خۆشە لە پێشەوە پێناسەیەکی خۆم بکەم بە من ناوم ڕەسوڵە لە لای ئێمە شۆرەت هەیە شۆرەتم پێشنەماز گیانی خەتیب ینی پێشنوێش ئێمە ببنە ماڵە نەماڵەیەکی وەجەغزادەین و مەلایە بەژنەکانمان دەڵێن مەلازادە و پیاوەکانیشمان دەڵێن مەلا ئێمە هەتا دەورانی کۆمەڵی ژێکاف کە دەبێتە زیاتر لە 8 ساڵەوە پێش ماڵەکانمان زۆرتر لە منتقەی مەنگوڕان و بەشی گەورکانەوە ناوەی بۆ مەڕدارێکی بەنێوبانگ بووین ئیدی ئەو کاتی ئێمە چوینە مەهاباد و ئەوەڵی منداڵی بنەماڵی ئێمە من و ئامۆزایەکەم کە ئێستا شەر لە حیزبی دموکراتدایە ئەمەوەڵی منداڵی بنەماڵە بووین کە چوینە مەدرسەی دەورانی کۆمەڵی ژێکافدا ئەمە پۆلی دوو بووین کە کۆمار پێکات و خازی محەممەد کۆماری دامەزراند بە دوای ویدا ئەمە بە دوا خازی محەممەد و عدامی واندا بەداخەوە تێکچوونی کۆمار ئێمە هەموو ئەو تەلەبانەی ئەو وەختی سەدی نەوەدی هەمووی ڕێبازی خازی محەممەدمان کرد و من لە ساڵی بێجگە لە کارەکانی نهێنی و کە دە دەورانی خۆیدا کردومانە لە ساڵی 1963ەوە ئەمن بۆ نێو باشووری کوردستان و شۆڕش و ئەیلول هاتوین 5 نەفەرمین لە مەهابادەوە لەو کاتیەوە هەتا ئێستا کە بەیەکەوە دانیشتین و قسە دەکەین ئەمن لە مبارزەدام کە دەبێتە نزیک 62 ساڵ. وڵی جا دەکرێت پیاوە هەموو هەریەکەی بە شێوەیە چاڵیان سنجێنە ئەوانەی کە لە ڕابردوودا بوومانن شێخ قادرە سەید ڕەزایە مەلا مسفای بارزانیە شێ مەحموودە قازی محەممەدە اسماعیل ئاغای سمکۆیە ئەوانە هەریەکەی بەشی خۆیان شۆڕشیان کردووە زەحمەتیان کێشاوانە بەڵام بە بۆچوونی من پێشەوە قازی محەممەد لەگەڵ هەموو ئەو ڕەهبەرانەی پێش خۆی دوای خۆی فەرقی هەبوو چونکە ئەو پیاوە هەموو جانی علم بوو و زۆرتر شاعیر و ئینسانی خوێندەواروانەی پێدەگەیاند و ئینسانێکی زۆر دموکرات بوو و پێشەوەش کە بێتە سەرکۆمار 70 ساڵ بوو بە خۆی بە باو باپیرەوە حاکمی منتقەی مەهاباد بوون یانی تەواوی مەحکەمە و حکم و هەرچێکی لە منتقەی مکوریان داکراوە لەسەر دەستی وان بووە و مەحکەمەکەشیان هەر لە ماڵی خۆیان دابوو ئەوە بوو پێش دانیشت ڕئیس فەرهەنگی دوایانی مدیری مەعارف ئەوە بوو پێشەوە خازی محەممەد بەڕێی من یەکێک لەو ئینسانە هەڵکەوتوانە بوو کە هەتا مێژوو دەچێتە پێشێ زیاتر ئەو پیاوە دەناسرێت بە دواویدا کە من دەگەڵ بەشی زۆری بڵێن لە خودی ڕەحمەتی مەلا مسفای بارزانیڕا لە مامۆستا ئیبراهیم ئەحمەدڕا لە مام جەلال و کاگە نەوشیرەوان و هەرچی ئەتۆ نێوت بیستون دەگەڵ هەمویان دانیشتنم بووە چونکە من بە حکمیەوەی کە دوای بەیان 11 ئازار کە ئێمە کۆنفرانسێکمان لە کۆیە پێکێنا و دوکتۆر خاسملو هاتەوە یەکمان گرتەوە دوکتۆر خاسملوش بارزانی زۆری حساب بۆ دەکرد کە شخصێتێکی زۆر گەورە بوو ئەمن لە تەقسیمی کارێکی دوای کۆنفرانسی سێکە ساڵی 1970 گیرا ئەمە بووین بە سەرکردایەتی من بووم بە مەسوولی پەیوەندی بینی بارگای بارزانی و مەکتەبی سیاسی و حیزبی دموکرات جا بەهۆی ئەوەیەوە کە دەگەڵ دوکتۆر خاسملووی سەفەرەکانمان چ بۆ لای مەکتەبی سیاسی کردبایە چ بۆ هەر هێزێکی سیاسی دیکانە و بۆ خودی بارگای بارزانی ئەمە دەگەڵ دوکتۆر خاسملو جارەکان پێکەوە بووین ئەوەی کە من زۆر بەرچاوانەی لە نزیکەوە ناسی من پێم وایە کە مام جەلال یەکێک لەو شخصیەتانەیە کە دەبێت باسی بکرێ و جێدەستیشی وا دیارە هەر بە دوای نەمانی مام جەلالدا ئەو گیر و گرفتانەی کە بۆ شیعە و سوننە و پارتی و یەکێتی و هەر هێزێکی کە لە باشووری کوردستاندا دێت پێشێ هەمووی نەبوونی مام جەلالیان پێوە دیارە چونکە من لە ساڵی 60ەوە کە لە نزیکەوە مام جەلالم ناسیوە لە هەموو بوارەکاندا لە بواری نووسین و خوێندنەوە و زانیاری لە بواری غیرەت و شەهامەت لە بواری خەڵکی بوون لە بواری دڵگەورەی یارمەتیکردن بە هەر کەسێکی کە پێویست بێ فڵانوانە ڕەفیقی مام جەلالیم کەم دیوە مەلا مسفای بارزانی بە حکمی شۆڕشەکانیان کە چەند شۆڕشیان لە بارزان هەڵگیرساندن یەک بە دوایەکەدا و بنەماڵەکەشیان هەر سەربزێ و شۆڕشجەر بوون و ئەو شتانە لە شێخ عەبدولسەلامی براگەورەی ڕاهەتا بۆتە شێخ ئەحمەدیشکەوانە براگەورەی بوون و مەلا مسفا دە مقابلواندا هیچ دەسەڵات توانایەکی نەبوو نێو نێوبانجی خۆی هەبوو وەها کە هاتوو بۆ کۆماری کوردستان و مەهاباد بەخۆی بە 500-600 نەفەرەوە سەر و ئینسانی مەعەلیم و خوێندەواری دەگەڵ بوون کەمە ئەو دەمی دەرسەکانمان
یا بە فارسیا بە تورکی بووە مەش کوڕی دێهاتی بووین زمانەکەمان نەدەزانی لە پڕ دەرسەکانمان کەبوون بە کوردی دیتمان چەند کەسێکی وەک مامۆستا کەریم زەند و محەممەد تۆفیق وردی و چەند کەسانی چاو بوون دەگەڵ بارزانانی هاتبوون بۆمە زۆر خۆش بوو کە دەرسەکانمان بوون بە کوردی 11 ماگمانەمە بە کوردی ئەو دەرسە خوێند بارزانانی لەو کاتی ڕاو لە ڕەوەکەی ڕاکە بۆ ئیتحادی جەماهیری شۆڕەوی بە چۆمی ئارازدا پەڕیەوە نێوبانجی لە هەموو کوردستاندا هەبوو هەموو کوردێک زۆرها منداڵیان بە نێوی ئاراز کرد زۆرها کەسیان بە نێوی بارزانانی کردووە فلانوانە بەڵام هەموو لایەکیان کەم و کوڕی خۆیان هەبووە هەمومان هەر ئینسانێک مەسلەیەکی کوردی هەیە دەڵەوەی هیچ ناکە هیچ خەتاشی نەکردووە ئەوەی کە کار دەکات تا زۆرتر کار بکەم چینە هەڵەویشتباتی زۆرتر بێت ئەگەر لەسەر یەک هەڵی سەنجێنی بارزانانی چاکە و خراپەکانی چۆن بووە دەکرێت بڵێ بەباری باشیدا چونکە شۆڕشەکان و فیداکاری پشتیوانە زۆر بووە بەڵام باقیدە منەوانەی ئێستاکەیانن ناتوانن ئەوەی کە بارزانانی کردوێتی یا و ڕێوەڕسمی کە بارزانانی بوو یا بۆ چون وەستان شتەکانی شوێنی شوێنگەرەوەی بن ممکنەی ئەولا شەروا بێ بەس دێمەوە سەر مامجەلال بە حقەت ینی هەرچی پەیوەندیەکانی لە چین ڕابگرە لە فەڕەنسا ڕابگرە لە وڵاتە عەرەبیەکان و تەواوی هێزە سیاسەکانی هەر شوێنێکی لە عەبدولناسر ڕابگرە هەمووی جێدەستی مامجەلالی پێوە دیارە ئەوانە گاڵتە نییە ینی میلەتێکی وەک میلەتی ئێمە 89 ساڵەوە پێش کە لە هیچ شوێنێکی دنیاە ناسرابووین بەڵام مامجەلال بە جوهودی خۆی و بە بێ عشیرەت و بەبێ پشتیوان و تەنیا بە خۆی و قەڵەمەکەی وانە ئینسانێک بووە کە دەتوانم بڵێم نخبە بووە نابغە بووە کەسێک بۆ کە ڕەفیقی کەمەوە ئێستا کە من لێرە دەبینی لە دوکان دانیشتوم ئەمن هەموو عمرمدا حیزبی دموکراتدا سەرف کردو زیاتر لە 20 ساڵ ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و مەسئولی مەکتەبی ئەسکەریوانە بووم بەڵام زۆریشان هەوڵ دەگەڵدان برادرانی خۆمان بەس ئەمن پێم وا بوو کە مامجەلال و کاگەنەوشیرەوان وان زۆر علاقەیان دەگەڵ من هەبووە هەمیشە لە دەرەوە پیام کردمەر وەختی چ دێومە وەک میوانداری ماڵە خۆتەوەوانە من لەو دەمەوە 22 ساڵە وەک میوانی یەکێتی نیشتیمانی لێرە نیشتی جیان کرد و ماڵێن ئەوەدان بێ زۆر سوپاس دەکەم کە کۆتاییان نەکردووە بەڵام ئەوەندەی هەیە ئەمنێکی کە 70 ساڵ مبارزە هەیە 62 ساڵی هەر لێرە بە خۆشیەوە هەتا ئێستا نە لە حیزبەکەی خۆم نە لێرە نە لە هیچ شوێخانە نشینی وڵی علەتەکان زۆرن ئەوەڵەنەوان لێک دوور بوون مەکتەبی سیاسی لە منتقەی ئیساوێ و ماوەت و ئەو ناوەی بارزانیش لە چای برادۆست و منتقەی چای شیرن و بارزانوانە ئێمە ساڵی 63 کە هاتینە خەڵازێ و پێنج برادرا لە سەداوای برادرانی خۆمان هات بووین ماوەیەکی لەوێ بووین و بە دوماندا هاتین ئەمە ڕۆیشتین بۆ چای برادۆست وەختێکی کە ئەو دەمی ئەوەڵی 63 کەمە هاتین سەتیەکیشی نەتەنزیمات نە خەڵکی لاوەکی کێشەی مەکتەبی سیاسی و بارزانیان نەدەزانین بەڵام ئێمەوە تاوێ دیکە بڕێکم ئیشارە پێ کرد وەختێکی کەیواران بارزانی بنشاخ و دەوە نوشتی وا بوو نە مەقەڕ هەبوو نە ماڵ هەبوو هیچ نەبوو لە چای برادۆست کەیواراندا دەنیشتین بارزانی دەگەڵ هەژاری شاعیر و دەگەڵ شەهید ئەحمەد تۆفیق و سلێمانی موعینی کە بەدەستی بارزانی وان شەهید کرا دەگەڵ ئێمەمانانی ژاوەدا دەنیشت بەشی زۆری دوا قسەکانیان دەهێنا سەر مەکتەبی سیاسی کۆن بنێوی بێحورمەتی و جلە و بلەوە شتانە باسییان دەکردن بۆمە زۆر کە گەنجێک بووین و نێومان بیست بوون و شتمان لێ خوێندبوونەوە زۆر متاسیر بوون هەرەوەش بۆ ئێمە هەر لەوێ لە ئەسەری قسەکانی واندا ئێمە کادرەکان و ئەندامەکان و پێشمەرکانی حیزبی دموکرات اختلافمان لێ پێدا بوو کوتمان ئێمەیەکی حیزبێکمان هەبووە کە حیزبی یەکەم بووە جەمهوری کوردستانمان هەبووە خازی محەممەدمان هەبووە ئەمە بوو بین لێرە لە ئەنگری لە لای شوکەین و دژی لاکەی دیکە قسە بکەین ئەمە لەوێ نزیک 20 چەند نەفرێک بووین بارزانی لەسەر شەهید ئەحمەد تۆفیق ئێمەی چەک کرد ئێمە هاتین ساڵی 63 پاڵمان و مەکتەبی سیاسیدا و لەوێ شتێکمان بەنێوی کمیتێ ساختکەرەوە دروست کرد و ئەلامێشمان دەرکرد ئەو بۆمە تەقسیمی کارمان کردچوینە وڵاتی خۆمان بۆی فعالیت بکەین بە دوای مەدا بارزانی کاوان قەراریاندا بوو بارزانی دەرکەن و ئەو جۆرەشتانە عوبەیدی لای کوڕی نارد و لەشکریان کردنە سەرێ و ئەوانیان دامەدا ئەسەری ئیختلافاتەکە کورد یا هەموو حیزبەکانی دنیا ڕەنگەوا بوو بێ بەڵام لە کوردستان و لە خاوەرمیانە زۆرتر ئەو
کێشانە ئێستا شەر هەیە و هەر دەش بێ لە بینی هەموو هێزەکاندا دەبێت چونکە مەخام تەڵەبی و مەسلحەت تەڵەبی و پێنەگەیشتنی ئەندامەکان بە شێوەیەکی سیاسی کە کابرا مەبدەئیەن حیزبی بێ نەک بۆ هەدەفی خۆی یا بە قازانجی خۆی یا بۆ مەسئولیەتەوانە هەمووی ئەوانە بۆتە عیلەتێک ئەم ناتوانم لێرەدا بڵم دەقیق مەکتەبی سیاسی کۆن خەتابارە یا خودی بارزانی چونکە لە پێشدا ئەو کێشە لە لای مەکتەبی سیاسی سەری هەڵدا پێشدا لەوێ کۆبوونەوە کرا و لەوێ سەری هەڵدا و لەوێ بڕیاردراکە مەسئولیەتەکانی بارزانی کەمکەنەوە فرانوانە بەڵام هێش لە دوایدا لە ڕاددە بە دەریانی کارێکی کە مەلا موسا کردی باقیدی من کارێکی زۆر ناشی بوو دوو نەفەری وەک سەید عەزیز شەمزینی و عەلی عەبدوڵڵا کە هاتن بۆ توێ شاد بوون کە قسە بکەن بزان دەڵەنسی لەوێ دەست بەسەری کردن ئەوە کارێکی ینی کورد خەت شتیوا ناکا کەسێک بێ بۆ توێش دەست بەسەری بکەیت هەموو لایەکیان دەکرێت بەشی خۆیان خەتایان ببێت ئەمنەوەڵن بۆی بزانی ئینسانێکم زۆر ڕۆژکاوانە قسە دەکەم هەر لە بنەماڵی خۆمانداوا فێر بووم دەگەڵ حیزبەکەی خۆشم هەروە بووم ئەمن زیاتر لە 40 ساڵە کە لە حیزبەکەی خۆم دووریم کردووە لە ئەوجی مەسئولیەتدا لەسەر هێندێک پێشێلی دموکراسی و جوورەشتانە بووە و هیچ ناحەقێکم لە هیچ ڕەفیقێکم لە هیچ مەسئولێک لە هیچ داگیرکەرێک کوردستان لە هیچ دەسەڵاتدارە قبوڵ نەکردووە بۆ نمونەمە سێ دەسەڵاتدارمان هەبووە لە حیزبی دموکراتدا کە هەرسێکیان وەک مام جەلالی قودرەت دەسەڵاتیان هەبوو هیچیان شەهید ئەحمەد تۆفیق بووە هیچیان دوکتۆر قاسملوو بووە هیچیان کەریم حسامی بووە لەگەڵ هەرسێکیەوانەوە دەگەڵ خودی بارزانیژە من کەلە بە کەلەم کردووە لەسەر ئەو جوورە مەسەلانە و دوو جار مەفرەزەی بارزانی هاتۆ سەر من چەکم کە هەموو ڕەفیقام چەکراون بەڵام چەکم دانە ناوە ناژڵم لە هەموو دنیا ئازاترم بەڵام دەم کردوی بارزانی بانگم کە بۆ چەکم دەکای بزانین چیاما خەتابارین ئەوەیە کە من ئەوەی کە ئیشارەت پێکرد لەسەر کاک مەسعودی ئەمن هێندەم زەحمەتدە و ڕێگایەدا کێشاوە هێندەم ماڵوێرانی دیوە 25 جار ئەمە ماڵم لە بینی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لێ تێکچووە شتی من تاڵان کراوە ماڵم بەجێماوە منداڵم بەجێماوە ئەو جوورەشتانە جا ئەوەیە ئەمن کە دەگەڵ داگیرکەرانی کوردستان دەگەڵ دەسەڵاتدارانی نێو حیزب کە لە بەکەلەم کردووە و جواب جەنجیم کردوون و جواب نەداونەوە ئێستاش کە دەبینم هەر ناکۆچێک لە کوردستاندا سەر هەڵدەدا ئەمن زۆری پێ ناڕەحەتم لە هەموو کەسی پێ ناڕەحەتن بەڵام وەک ئینسانێکی سەربەخۆ ئەوەندی کە بۆم کرابێ بە نووسینەکانم بە وتوێژەکانم ڕەخنە بە قازانجی میلەتەکەم ئێستا من لە قالبی حیزبی دموکرات هاتوومە دەرێ وەک ئینسانێکی نەتەوەی بۆ هەر چوار پەرچەی کوردستانەوە زیاتر لە 40 ساڵە لە دەرەوە جێدەستم دیار بووە قسە دەکەم ئەوەیە کە من ئەو ناکۆچانم هەمووی پێ ناخۆشە ئەوەی کاک مەسعودی کە دەڵێ بەداخەوە کاک مەسعود بارزانی ئەو هەموو مێژوەی نووسیوە ئەو هەموو شتی کردووە شتی تێدایە لە جێگای دیکەشدا جوام داوەتەوە لە جێگایەکیدا مەسەلەن لەسەر سلەیمانی موعینی کە دەڵێ سلەیمانی موعینی ئەمە کوشتمان کاری چاڵەمان کرد بەڵام لە واقعدا سلەیمانی موعینی لەگەڵ جاشەکانی 66 کەوت بوو ئەسڵ و ئەساسی نیە جواب داوەتەوە دەڵم کاک مەسعود ئەتۆ کە ئەو قسەیە دەکەی ئەمن دەگەڵ بووم ئەوڵین شەڕی سپیسەنگی کە کردومانە من و سلەیمانی موعینی پێکەوە بووین برای سلەیمانی موعینی دەگەڵ من لە سەنگەرێکدا بریندار بووە ئەگەر ئەمە دەگەڵ بە کرجۆ ئەگە دەگەڵ هیچ حکوومەتێک پەیوەندیمان هەبایە بە منیش نەبا بە هیچ ئینسانێک نەزاتی نەدەدرا چۆن لە قەندیلی ڕا بە دیوی ڕۆژهەڵاتدا من ئەو برای سلەیمانیم دێنا بە قەڵاتزێدا بندەس حەسۆ میرخانیدا هەتا سلەیمانی هەتا کوێ دەمگەیان دەداری کەلی ماڵی شێخ لەتیفی شێخ مەحموودی کەمەلیکی کوردستانە ئەوە هەموو ئەکوێنەکان دیارن ئەمە دوو مانگان لێوە بووین و پیاوە چاش کردێتەوە دوو جاران لە بەکرە زۆرە نەفەریان ناردۆ بۆ لای ما کوتمەوانە گەدایانەوێت بێن خۆشم دەویستن زۆر بێن بۆ لای ئێمە ئەمە نەچوینەوەش وە سلەیمانی موعینی لەسەر هەموو برادران هیچ دژیشیان نەبوو بەڵام هیچ پەیوەندێکی لەگەڵ بەکرەجۆی شوێنێکی نەبووە بەڵامە تۆکەوەی دەڵێ ئەوەش ڕاست نییە سلەیمانی موعینی ئێوە ناحەقیتیان لێکرد بەشی پاراست ناحەقی لێکرد بەدەستی ئێران ئێمە لە ئەوڵەوە هەتا 1965 کوڕی ئێوە بووین پێشمرگەی ئێوە بووین نووسری ئێوە بووین هەموو شتی ئێوە ئێمە بەڕێوەمان دەبێت شەهیدمان بۆدان بەڵام 65 کە ئێوە مەکتەبی سیاسی کۆنتان ڕاونە و کارتان بە ئێمە نەما
چەندەتان دە پێشدا ئێمە خزمەتی ئەومان دەکرد ئێوە خزمەتیمان دەکرد ئەوەندەتان ناپیاوی لەگەڵ کردین بەدەستی سازمانی ئەمنیەت بەشی پاراستن هەرچێکی سازمانی ئەمنیەت پێ کودا خراپتری لەگەڵ دەکردین ئەوەیە کە لەوێشدا لە کتێبەکەیدا هەستاوە کاک مەسعود وە نێو کەوتووە هەرچی ئینسانی نخبە لە حیزبی دموکراتدایە هجومیان دەکات سریا لە کۆمەڵەدایە وەک شخصیەتی مەلاشێزدین مەلاشێزدینێکی ڕۆحانیەکی کە 80 ساڵە ڕەفیقینە بۆ لە کوردستاندا بۆ مەلایەتی و ئاینی ئیسلام تۆ دێنی بە شەرخواز و پیاوی نازان چۆچۆی یا فوادی مستفا سوڵتانی 5 برای شەهیدە هەرچی قارەمانێت تێ کردوێتی ئینسانێکی مێشک بووە لە کاتی خۆدا یا دکتۆر قاسملو هەتا ئێستاشی لەگەڵ بێ کورد زانای وەک دکتۆر قاسملو لێ هەڵ نەکەوتێتەوە لە هەموو بارەکاندا فلانوانە بۆ هەمووی ئەوانە هجومیان دەکات سەرێ هەرچی جاش و ئەو دیتوتۆ خوێندوتەوە هەرچی ئینسانی خۆفرۆش و بوو دەڵە لە منتەقەی ڕزایەیە یا پاڵیان لە حکوومەتداوە تعریفیان دەکات ئەمن جوابەکەی من ئەوە نەبوو بڵم بۆ خۆم خەڵکەکە دانزانیە من شتم پێەیە دانزانێ من زۆر چاچیان دەناسم دانزانێم 20 ساڵ دەگەڵەوانە سەرۆکارم هەبووە و مەسئولی پەیوەندی بووم تینیان بۆ هێنام دەودە میلا لە سوێدێ بووم کە من جوابی بدەمەوە نە حیزبی دموکرات توانی نە کۆمەڵەت توانی کەسێکی دیکەیان توانی بەڵام من بە دەلیل و بە بەڵگا دەڵێمە وەڵەن دەڵم کاک مەسعود گیان ئەتۆ کوڕی مەلامەسفای بۆ تۆ شتی ناڕاستی باش نییە ئەتۆ بۆ شەهیدیەکەش و دکتۆرەکەشی لێستاندەوە دەڵێ قاسملو ئەوجا بۆ دەڵێ دوو جارێکم دیوە هەر دەگەڵ خۆم حەوت جارت نەدیوە هەموو جار کێمان لەکن بۆ چۆن ماقسە کردووە باوەڕکە من 70 ساڵ کە دەڵێم بارزەم کردووە ئەو مەخالەیە چونکە هێندەی سەداقەت و واقعی تێدا بوو بەخەت هەموو 70 ساڵەکە من دەوری هەبوو و ئەمن شانازی دەکەم بەوەی کە ئەو خەڵکە هێندە پێشوازی لە نووسی نوشتی من دەکا و یەک کەلیمەشم خلاف تێدا نەنووسی بوو وڵا گومانەکەەوەیە کە شەهید ئەحمەد تۆفیق لە زۆر زوڕا لە پێشەوەی ئەسن شۆڕش لە باشووری کوردستان هەڵگیرتێ و بارزانانی بگەڕێتەوە شەهید ئەحمەد تۆفیق کە لە حیزبدا دەورێکی یەکجار زۆر قارەمانانەی هەبووە لە مێتینگ گۆشتەکاندا بەڵام دایانگری ناسیۆنالیست و دایانگری مەسەلەی نەتەوایەتی بووە بەڵام بەشی زۆری ئەندامانی حیزبی ئێمە ئەو کاتی بە دوای قازی محەممەددا و بە دوای جەبهەی میلی و مەسەدیخوانەدا ئێمە دەگەڵ حیزبی توودە هاوکار بووین هاوکاریەکەشمان وا بوو کومیتەیەک بنێوی کاک دروستکرا بوو کوردستان و ئازربایجان ئەوانە هەر ئەندامێکی حیزبی توودە لە شارە گەورەکانی ئێرانە قاچاق بەدەهات لە کوردستان وەک لە تاران چۆنی فعالیت کردو دەبوو بە ئەندامی حیزبی دموکرات هەر ئەندامێکی حیزبی دموکرات عکسیوی عینی شت بووانە لەو کاتیدا دەورانێک کاتە پێشێکەوە حیزبی دموکرات ڕاهبەرەکانیان وەک عەزیزی وێستفی غەنی بلووریان دکتۆر قاسملو کاموژ بۆ چوونی توودەیان هەبوو هێندێکیان نەزەریانەوە بوو کە دەبێت حیزبی دموکرات لەژێر سەیتەرەی حیزبی توودە بێتە دەرێ ئەحمەد تۆفیق ئاڵا هەڵگری وەی بوو و لەو کاتیدا دەگەڵ شخصی دکتۆر قاسملوی اختلافیان لێ پێدا بوو پاشان کە بارزانی هاتەوە و ئەوانە هەموو هاتن ساڵی 1950ەوە هجوومێکی گەورە بۆ سەر حیزبی دموکرات هات برادرانی مە قاچاق بوون لە سلێمانی لە کۆمۆنی سلێمانی لە سەرچناری بە هاوکاری حیزبی شوویعی پارتی مەخەڕشتیان بۆ کرایەوە بارزانی کە هاتەوە زۆر پێشوازی لە برادرانی مەکرد لە هەژار لە ئەحمەد تۆفیق لە مەلا باقی لە سلێمانی معینێوانە دەگەڵیان دۆست و نزیک بوو لە نزیکەوە زۆر دەگەڵیان تێکەڵاو بوو هەر ئەو دەمیش دکتۆر قاسملوش کە لەوێ بوو دەگەڵ کەریمی حسامی دەورانی ئەوەی کە مەلا مستفا حیزبی پارتی لە سنجی هەمزە عەبدوڵڵاوان هێنا دەرەوە تەحویلی برای مەحمەدیدا کە هەمزە عەبدوڵڵا شەب بوو برای مەحمەدی پێ ئەوەتر بوو لەو کاتیشدا شەهید دکتۆر قاسملوان شێوەی توودەگەریان هەر پێوەما بوو ئەحمەد تۆفیق لای بارزانی شکاتی لێکردن کەوانە هەر دەگەڵ حیزبی شووعی هاوکارن نەک دەگەڵ دموکرات وا بوو بارزانی ساڵی 61 یا 62 بە پشتیوانی وەزیری ناوخۆی بەغدا دکتۆر قاسملو و کەریم حسامی دەرکرد کە دەری کردنەوانە یەکیان لە بوڵغارستان و یەکیان لە پراگ گیرسایەوە دکتۆر قاسملو دکتۆرای ئابووری و سیاسی وەرگرت بوو بە ئوستای دانیشگایە بەعکسی وەی کە غەرەز دەگەڵ بارزانی بەکاربێنێ نوێنەرێک چوو با بۆ ئوروپا هەر شوێنێکی کە باسی زمانەوانی وانەیان کردبا دایانکە دکتۆر قاسملو بەخۆی بەژنەکەی نۆ زمان دەزانێ ئەویش لەوێت چی کێشی هاتووە پشتیوانی لە شۆڕش کردووە ئیدیوا بوو ساڵی هەفتا کە بەسەرداهات دکتۆر قاسملو هاتەوە بارزانی زۆری ڕێز لێگرت بێ حەدی ڕێز لێگرت کە ئەو پشتیوانی کردووە ئێمەش مەجای داین کۆنگەرە و کۆنفرانس پشتیوامان گرت و هەر لەسەر بڕیاری بارزانی ژەمە پەیوەندیمان بە حکوومەتی عێراقەوە گرتووە شتانە ئەحمەد تۆفیق لەسەری ئەو ئیختلافاتی کە هەبوو پاڵی وە حیزبی دموکرات نەدایەوە
لە ساڵی هەفتا کەمە کۆنگرە و کۆنفرانسمان کرد ئەحمەد تۆفیق بە هیچ جوورێکی کوتێتا دکتۆر قاسملو لە حیزبی دموکراتدا بێ ئەو کابرای زعفی نیشاندا من نایەم ئیدی وا بوو پاڵی وە حکوومەتدا حکوومەتیش کە لەوێژا پەیوەندی لەگەڵ مەسعود بارزانی وان بە کاغزگرتەوە هەستیان پێکرد حکوومەتی ڕاکردی ئەوە شتێکی معلومە ساڵی تقریبان هەفتا و سێ بۆ هەفتا و چوار ئەحمەد تۆفیق گیرا و هەر لە ئەمنی عامیژی ئەعدام کرا زۆریشیان ئەو تۆمەتە دەخستە پاڵ حیزبی دموکرات کە گویا دکتۆر قاسملو و کەریم ئیحسامی کە مخالفەتیان دەگەڵی هەبووە بەڵامەوە ئەسڵ و ئەساسی نەبوو و هەر خودی لە دەورانی نازم گوزاریدا ئەگەر نازم گوزار بیستبت کوتایەکی کرد و ئەو سەر بە ئێران بوو هەر لەو کاتیدا کە کوتاکان سەر نەکەوت ئیدی لە هەڵاتن و کوشتنیاندا ئەوانیش ئەحمەد تۆفیقیان لە زیندانێ کوشتوانە. ئێمە ئەحمەد تۆفیق ئەوڵەن کەسێک بوو ئیمانی 100% بە بارزانی هەبوو ئەگەر لە حیزبی دموکراتیشدا ڕەخنەیە کات بێتە سەر شەهید ئەحمەد تۆفیق هەر لەسەر ئەو نزیکەی کە و خۆی تەرخان کرد بوو هەرچی خزمەتگوزاریە لە نووسینی گۆڤار و ڕۆژنامە و لە هێنانی خەبەرنیگار و یەکەم خەبەرنیگار کە هاتۆ بۆ نێوشۆڕشی ئەیلول ئەحمەد تۆفیق هێناوێتی لەسەرەوەی زۆر ڕەخنەدات سەرێ و ئیمانی 100%شی بە بارزانی هەبوو بارزانیش لە هەموو کوڕەکانی خۆی و لە هەموو خەڵکی خۆشتر دەویست ئەوە بودن ئەحمەد تۆفیق قەت دوور نەبوو بەڵام ئێمە کە لە ئەحمەد تۆفیق جیابووینەوە و هاتین بۆ منتەقەی پشدەر و مەلا مسفایەک دووجار چەکی کردوونوانە دەدوادە هەر ئەوانیش بەدەستی سازمانی ئەمنیەت حرەکەی 1968 ئەوان بە سەرێماندا سەپان دەنامە یەک ئینسان لەو حرەکەیدا نە لە فکرماندا بووە نیازمان هەبووە کە ئێمە لە دژی شۆڕش هەستین چین لەوێ بەڵام وەختێکی کەوەی ئەتۆ ئشارەت پێ کرد وەختێکی کە دروست دەو کاتیدا کە 65 کاریان بە ئێمەنەما برادێکمان هەبوو بە نێوی منتەقیمی قازی کە لە تایفەی قازی محەممەدی بوو کادرێکی ئێمە بوو لە منتەقەی حاجی عومەران گرتیان دەڕۆژ پێنەچ و تەحویلی ئێرانیاندایەوە زمانی شایی بە دواویدا برادێکی مشکمان هەبوو کە نەوعی هیچ یەک لە ئەوانی سەدیقیان زیری کە لە زمانی قازی محەممەدیدا باشترین نووسەر بووە ئینسانێکی زۆر زۆر سیاسی بوو ئەوە بەڕەشە کوژی لە من دەستی بارگای بارزانی کوژرا و مەیتەکەی جەنازەکەی شوعەکان دیتویانەوە بەسەر بڕایی بە دواویشدا عەبدولوهاب تووشی نامەرد و خۆفرۆش کە ئامرهێزی خەبات بوو لە منتەقەی هەورامان هەڵی کوتای ئاسەر مەلاڕەحیمی وێردی و 5 برادەری گرتنی لەسەرەوەی تەوێڵەی کە من شاهید ئێستاشەیە بۆ خۆی ئەو مەلاڕەحیمە عمری 60 ساڵ دەبوو دەپارەتەوە دەزانێ بەرەو ئێرانی دەبن دەڵەکا کە تکاتان لێ دەکەم دەمزانم تەحویلم دەدەنەوە بەم کوژن مەیتەکەم بدەنەوە لەوێ لە پشتی تەوێڵی جێگاکە ئێڵعانیش بۆ ئێمە مشەخصە عەبدولوهاب تووشی کوشتنی و جەنازەکانیدانەوە بە ئێران دەو کاتەیدا کاغەزێک بۆ سلێمانی موعینی دەچێت لە دۆڵەڕەخێ بوو بە نێوی مەکتەبی تەنفیزی کە وەرە کارمان پێێتە بەڵام سلێمانی ئینسانێکی زیرەک بوو کاغەزێک بۆ مەکتەبی تەنفیزی دەنووسێ دەڵە چکارێکتان ببنە ئەوانش دەڵێن هیچ کارمان بە تۆ نییە ئەگەر کاغەز بۆ تۆ هات بێ ئیدریس بۆ تۆی ناردووە چون مەلا مسفاوە لە خەتی پێنجوێنەیە هەر ئینسانێکی بێ ئەو هەموو ڕەفیقانت کوژران لێکدا تهدیدی برادران دەکرێن ئێمەمانان هەمووی هێنا خوارێ بۆ سەنگەسەروانە بەخۆی بە 28 نەفەرەوە هەستاوە خۆی پەناداوە بۆ منتەقەی ئاڵۆتان و بناری قەندیلی ئەمن ماڵم لە هێرۆیە بووە کاغزێکی بۆ من نووسیوە دەڵە مەلا ڕەسوولجان بە خۆت و بۆ چەند کەسەی وەرە ئەمەوە ئاومان پێ دەکەن و ئاومان لێ دەکەن بڕە خۆمان پەنا بدەین بزانین چیمانی دەکەن ئەمە لە ئەسەری وە هێستاوین چەند کاغزمان بۆ بارزانی نووسیوە هەموو پێشمەرگەکانمان سی پێشمەرگەمان لەگەڵ هێزی کاوە لە لای حەسۆ میرخانی بوون داوامان کردو کەمە هیچ شتێک دژی ئێوە ناکرد ئەمن لە هەموو نووسینەکانمدا کە تۆ خوێندوتەوە بە تایبەتی ئەو جریانی حرەکەی 60 ڕوونم کردوتەوە کە دەڵێم ئێمە هیچ خەتایەکمان نەبووە شۆڕش بە عەمدی بەدەستی سازمانی ئەمنیەت بە پشتیوانی بەشی پاراستن ئەو حرەکەیان بەسەر ئێمەدا سەپاند و ئێمە ئەو ئینسانانەی وەک مەلا ئاوارە و اسماعیلی شەریفزادە و عەبدوڵای موعینی و شەهید مینە شەموانە هەمویان لە سۆنگەی ئەو شۆڕشەیدا و بە تایبەتیوانەی کە پێم وتی تەحویل درانەوە لە هەمووی زەرگ برتر و داغدارتر سلێمانی موعینی کە ئێمە لەو دیوی بووین ویستی پشتیوانێک دۆستێک شتێک منداڵەکەشی هێنا بۆیان لە
کن حەسۆ میرخانی دەست بەسەر بوو ئەوانە هاتبوو لە ڕێگای شغلەتی پیشە مەحمودیەوە بەڵکە بتوانێت منداڵەکانی بێنێ بۆ ماڵی شغلەتیفی لە گەڕانەوەیدا قادت تەگەرانی دەداوی خست و سەدیقەفەندی زۆر بەنامەردی گرتیان لە بناری ئەزمەڕی لەوێ ڕابردیان بۆ دیلمان هەژار لە چێشتی مجێوردا باشی ئیشارە پێکردووە دەڵە ڕۆژێکی بارزانی بۆ کارێکی پێویست داوای کردبووم دەڵە هەژار وەرە کارم پێێتە دەڵەگە چوومە دیلمان بارزانی پێ کوتم کوتی هەژارەوە سلێمانی معینی دەگەڵ خەلی شەو باش لەو بنبانیژەی سزنن بچۆ پێی بڵێ ئەگەر هەموو شتێک لەسەر جاشەکانی 66 و قایت فرقە و فلانوانە نەڵێ ژیانی دەخەتەردایە جوان نووسیوێتی کە دەڵە چوون پێم کودە تۆ کوڕێ جا مقالەیەکم لە بەرجی دووەمدا بەداخەوە من نیمە بدەمێ مقالەیەکی چاکم لە ساژاری نووسیوە دەخیقەوانم هەموو نووسیوەکە ئەو قسانەشت درۆیە کە بارزانێت توێ نردووە ئیدی ئەو نووسینە چێشتی مجێوری بارگای بارزای نەیتوانی خۆی لێلادا چونکە هەژار کە قوتی قەلبیوانە دقیق نووسی دەڵە بە دوایدا لەوێ کوژراکوتیشم بە مەلامسوای کاگەر بێت و بە زیندی و تەحویلی دەیەوە پیاوێکی ترسەنۆکە کە واژ نەبوو قسەکەی ئەوانە احتراف دەکات لە بن دەستی خۆیان کوشتیان و جەنازەکان داوە بە ئێران لە خانی بڕێکیان جێرا بوو بەڵام کە جەنازەکەی دێنەوە مەهاباد خەڵک هەمووی تەزاوەڕە خەڵکی مەهاباد قارەمانوانە جەنازەکان لێستانەوە و بە تەزاهورات ناشتیان بەڵام ئەو کوڕی کە دەگەڵی بوو پێشمەرگەیەکی سادق خەڵکی بانەی بوو ئەوە لەوێ هەروە فراندا بوو دەیەکەیە بەنێوی وەسان کۆمەڵک سەیدی لەن مەردارن سەگەکانی وان تەماشا دەکەنەوە خەریکی شتێکی نەگە خەڵکە تەماشا دەکەنەوە جەنازەیە خەڵکەکە بە خێرا خۆیان نەژبێن داوە بوو کە منە شتانە زۆریشان تەکلیف لێ کردوم زۆریشان پێ کتم بەڵام کتومە تا قەڵەمم کار بکە لەسەر ئێرەشم نووسیوە لەسەر یەکێتیش دە دەوری خۆیدا چەند کەسمان لێرە گیراوە بەڵام کتومە فەرقەکەوەیە ئەوان بۆ دۆستی بەدەستی ئێرانەوە ئەوان لەگەڵمان کردو ئەوان ناچار بوون بەعزە وەختێکی مەجبور بوون کە هەندێک فشار و تیم بۆ ئێمە بێن دەناوان مەسلەی کولی کە دەڵە گۆشت خۆست هێزکرد ناشتێنە بەشی دو ڕۆژیان تێدا هێشتێتەوە نا هەژار بۆ خۆی کە دەچەوە بەغدا پێشەوەی کە بێتە لای بارزانی هەژار بینەک ڕەسام بووە کرێ کاری کردووە لە کاباران کاری کردووە هەموو شتێکی کردووە ئەوانە بەڵام بینێک ڕەسام بووە دوای ڕەسامەکەی تەحویلی کوڕێک بنێوی عەبدوڵڵا شلێر داوە ئەوانەی کردووە بەڵام بۆ خۆم بەڵام ڕەفاقەتیمان بۆ بەس هەمیشە دایم ئەو ماوەی کە لە بەشی زاعی شۆڕشکاری کردووە کار شتێک کردو ڕەفاقەتیکەمان خۆش بووە هەمیشە دایم یەکترمان دیوە هاتووی ماڵ یەکتریمان کردووە لە مەهابادی شەر نەماتوانی یەکتر ببین لە کتێبەکەمدا کاغەزێکی وی هەیە کە زۆر بە محیبەت دەڵێ هەتا بەو شێوەی دەڵێ مەلا ڕسوولجان دووپەلت دەلێسمەوە و نازانم چی چێوانە و بریا ڕۆژێک بڕە خۆشتر بە زیاترمان لێک نزیک باینەوە بەسمێڵی تاشرا و ڕەنکراوی مامۆستایەمنی پێکەنی باینەوە ئەوە گاڵتۆگە پێدایە ئەوانە دەنا باقیدی ئەوە نە بەڵامە چەندی تۆ بڵێ ئەمن دەگەڵ هەژار و دەگەڵ خالیداغا مامهێدی لەگەڵ مامۆستاهێمنی لە کۆنەوە و لە ئاوارەیەدا ئەمە تێکەڵاوی و خصوصیات و چۆن دەنگم بۆ شارخردنەوە زۆر خۆش بوو مێشتێکی جالبیشم هەبوو کە هەر شارێکی جارێکم نووسی باو خوێندامەوە هەر ئەندازە درێژ بە داهاتە بەر مەلانی شۆم لەبەرن ئەوانەیە جا ئەوە بوو کە علاقاتمان زۆر لەگەڵەوەی زۆر بۆیان متاسیرم کە وەزە ئێستان بەسەراتۆ لە حیزبی یەکەم ڕابوونە حیزبی پێنجەم و شەشەم وانە ئەمن وەک لە پێشدا عەرزم کردی ئەمن بۆ بە پشتیوانی میلەتەکەی خۆم بۆ ئەو هەڵە و پەڵانەی کە بە قازانجی میلەت و زەرەری ئەو کەسانەی کە زەرەر لە میلەت دەدەن هیچ شتێک دەست ناپارێزم دیارە بە ئادەبەوەش نەشتی ناڕاست بۆ کەسەڵ دەبەستم نە تۆهمەت دەبەخشمەوە نە ئەو کەسانەی کە بڵین بۆ نمونە پارتی ئەمن ئەوە 30 ساڵە لەسەروان شت دەنووسم لە هەر جێگایە خاڵی مثبەتم دیت پێ بەسەریدا بازم نەداوە و لە زۆر شوێناندا کە باسی بارزانی دەکەم دەڵم ڕەحمەتی بارزانی بۆ نمونە مقالەیەکی کە دەڵێم لەسەر هەژاری نووسی لە بەرجی دووەمدایە لەسەر چێشتی مجەور ئەو دەمی کاگنەوشیروان لە لەندەن بوو کە دیتپووی بە عەلی کەریمی کوت بوو کوتبی عەلی ژیان بەم کاک مەلا ڕەسووڵی بڵێ دەستەکانی خۆش بێ بەڕاستی
لە کوردی ڕۆژهەڵاتدا ئەو پیاویان تێدایە کە شامەت و چی هەبێوانە بەڵام بریا ئەو هەموو ڕەحمەتی نەکوت بە هەمیش کوتمالی پێ بڵ بڵەوە ئەو نووسینی خۆی بۆ خۆی من نووسینی خۆم بۆ خۆم جام لە یەک جێگادا بێحورمەتیم نەکردووە هەرەوەش بووکە ئەوەی لەسەر کاک مەسعودی نووسی ئەو هەموو دانیشتان ئێمە بە یەکەوەمان بووانە ئەمن بێ احترامی پێ نەکردووە دەڵێم ناڕاز یا شتی ناڕاز بڵێ ناڵم درۆ یا مەسان تۆهین ناکەم یا بەغە وەک علی کەریمی تۆهمەت و جنەودان و شتیوام نییە ئەمن لە زۆر جێگاشدا ئیشاڕای دەکەم باز دەکەم لە کتێبەکەمدا دیتوتە دەڵێم ئەمن ئەو شتانە بۆیە دەهروژێنم بۆەوەی میلەتەکەم ئەساسەن خۆی سەر نەکەوتنەکەی ئەو یەک نەبوونا ئەو زەربە لێکدانە ئەو هجووم لەسەر یەکترکردنا ئەو حیزبانەی کوردی کە هەن هیچیان لەگەڵ هیچیان تەبانین قەت بەرەیەک کوردستانی لە یەک شوێنی نەمدی بە سەداقەتەوە پێک بێ ئەمن بۆ ئەو گەنجانەی دواڕۆژ کە ئاگان لە وەزعیەتی ئێمە نییە مەسەڵەن حیزبی دموکرات لە هەموو ئاوارەیەدا بەدەستی پارتیش و یەکێتیش و بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامی زۆر نامەردان لە چەند پێشمەرگەیمان کوشت و تحویل ئێرانیاندانەوە ئەمن دەڵێم دوای وەی کەمە دەنگ ناکەین ئێستا ئەمانش خەرزدارمە دەکەنەوە ئەمن لەسەرەوەی بێدەنگ نابم دەڵێم هەتا ئەمن هەم هەر کەسێکی هەر ئینسانێکی لە هەر جێگایەکی پەلاماری نابەجێ بۆ سەر حیزبی دموکرات بێنێ ئەمن بێدەنگ نابم جاوەیە کەم دەڵم حیزبی دموکرات بێوەفا بۆ بە حقەت یعنی بەرامبەر بە ئەندامانی خۆی بەرامبەر بە لایەنگرانی خۆی یا ئەو کەسێک کە عمرێک لەو حیزبەیدا بڵێن زەحمەت شیشاوە چۆرەوەری کێشاوە دەگەڵ کولیان جیابەوە نەک بانجی بکەن بڵن کاکە تۆ ئەو هەڵەتەیە ئەو ئیشتیبایەتەیەوانە پاژمە لە هەزار شتی بۆ ساز دەکەن ینی هەر کابرا دەیەوێ بڕوا بۆ ئەوروپایە ماندوو بووە چی دیکەی پێ ناکرێ دەسێ لە یوێن لە هەولێر مەسەرەن ناوی خۆی دەنووسێ پیرە فلانوانە ڕێگای نادەن بێتەوە نێوێن ئەوە ئەو پڕی بێوەفایە کابراک دە 15 ساڵ پێشمەگەێت و بێ ئەلان بێوێ چی کە دەتوانێتدا نەبێ نابێتەوە بەرامبەری ئاوابی لەو بوارانەدا مامجلال بۆیە دەڵم لە هەموو کەس مەرتر و کورتتر بوو بە تایبەتی بەرامبەر بە مەخالیفی خۆی ئەو ڕەهبەرانەی ئەمن دیت و من لە مەلامەسپای ڕاهەتا خودی دوو قاسم لوکە و هەمۆش داناوزانا بووە یەکیان تەحملی مەخالیفی خۆیان نەبوو و ئەگە بۆیان کرابێ لە بینیشیان بردوون بەڵام هیچ کەس بە قەت مامجلالی دڵگەورە نەبوو مەسەن کاکەنەوەشیان جیابەوە لە ڕۆژی ئەوڵ $10 میلیۆن دایە ئەوە پەڕی گەورەیەتی زانین چێ مگرەکەم بەخۆشم کتووە علی کەریمی وەڵەن بەهۆی مامۆستا زەبیحیەوە مامۆستا عولەما کە خاڵی بووە و لە ڕۆژی ئەوڵەوە کاتووە دەگەڵ تەواوی بەدەنەی پارتی بە هەموو لایەکیانەوە علاقە و پەیوەندێکی زۆری هەبووە ئینسانێکی یەکجار زۆر عالم بووە لە دەورانی کۆماریشدا لەویان عالم تر تێدا نەبووە دەگەڵەوەی عمریشی لە زۆریان کەمتر بووە ئەوانە بووە علی کەریمی و بنەماڵەکەیان لە ڕێگای خاڵیەوە دەنەوێچەتی نیشتیمانیدا جێگای خۆیان کردوتەوە دەنا وەک من و زۆرەهای دیکە کە لە حیزبی دموکراتداوە لە دەورانی ڕوخانی شایدا کە کۆمەڵە دروست بۆوانە شاتون لە کۆمەڵیدا کە مامجلالیش دەستێکی تێدا بوو بوونی کۆمەڵیدا خۆی دیتۆتەوە بەڵام باقی من زۆرشم پێ کردەوە ئەو قسانێک کە علی دەیکا بەداخەوە بەشێکیان بازاڕین زۆری واقعەتێدایە بەڵام بەشێکیان بازاڕین علیش ئەو ئینسانە نیە غیری کەسانێکی زۆر ئیحساساتی و زۆر دژی ماڵە مەلا مستفای ئەوانە بێ کەیفی بە قسەکانی بێ دەنا لە قوڵاییدا پێم کوردیاری چوتم علی گیان چەندی ئەتۆ زەممیوانە جنێ بۆوان دەدەیوانی پێ گەورەتر دەبن برادێکمان دەگەڵ بوو کەیوانەوەی بڕکچاوی خێلە مامۆستای دانیشگایە لە تایفی ماڵ ئەحمەد ڕەشخانیە کوڕێکی زۆر ئاگایە پارتیشە لە داوەتێک بووین کا بابکرد ڕێی داوەتی کردبووین ئەویش کە منە قسانم کرد کوتی مامۆستای گیانە خۆ دەستەکان خۆش بێ خۆ من دەگەڵ علی ڕەفیقم پارتیشم بەڵام کوتی کا علی گیان ئەو کاک مەلا ڕەسوڵە زۆر لە پێشتەوە شت لەسەر پارتی دەڵێ ئەوەی ئەو دێڵێ هەمووی مەسایلی سیاسیە 100 بەرابەری تۆ زەربە لە پارتی دەدا بەڵام ئێستا بۆ خۆش ئەنگلیان لێ نەکردووە بەڵام ئەوەی تۆ ئەو هەر هجوومکردن و قسە پێکوتنەوەیان بۆیە دەڵم دنا ئەگەشتی ئوسوڵی واقعی پێبێ هەموو کەس قبوڵێتی بەڵام ئیوی هەر نوکش عاملەکەی یەکسەر هەر یەکسەر کە سوالێن لەگەڵکردەوەیە ئەمن لە بینی بڵین هەژار و هێمندا کە دوو کەسن هەردووچان لە ڕاددە بە دەرتێکڵاویمان هەبووە و بۆ خزمەتی و زبان و ئەدەبیاتی کوردی ئەوەندە ئەو کابرایە مهمە هەژار علی خامنەی کە مەرجەعی شیعە بە حاڵ خودداشیان قبوڵە
مەرجەعیشی وایە بەڕاستی بەڵام بۆ خۆی گوێم لێ بوو دەڵێ کوردێک بنێوی هەژار شەڕەفکەندی مکوریان ئەوانە ئەو خزمەتی ئەو کتێبەکانی عەلی شەریعەتی و شەرەفنامە و ئەوانەی کە لە کوردی فارسی زمانی سەفەوی ڕاهێناوە کردوێت کوردی و تەرجمەی کردوون بە هیچ فارس زبانێک نەکراوە خزمەتەکەی لە ڕادە بە دەرە جارێک مامۆستا ئیبراهیم ئەحمەد لێ پرسیم کوتێ من دەمێکە لەسەر هەژار و هێمن دەمەوێت شتێک لە تۆ پرسم کوتم ڕاست پێ بڵم یار کوتی وەڵایە تۆ ئەوەندەی دیتومە کوتم وەڵای کاکە قەترە بە دەریا کە دەڵێن بۆ علم و زانیاری و خزمەت بە ئەدەبیاتی کوردی هەر خودی شەرەفنامە بەردی بناغی ئەدەبی کوردیە ئەگەر حساب بکەی هەژار دەریایە و مامۆستای من قەترەیە بەڵام بۆ شعر بۆ لەتافەت و جوانی شعر بۆ ئینسانیەت بۆ ئینسان دۆستی بۆوانە ئەوە هەڵدەگەڕێتەوە هێمن دەبێتە دەریا و هەژار دەبێتە قەترە هەژار خصوصیات و عیبی خۆی هەبوو ئەگەر هات بایە و خۆیدا بەرامبەر ماڵە بارزانیدا زۆر چوک نەکردبایەوە کە سەدان زاریشم پێ کوتووە کوتومە سەدان ساڵ کە تێپەڕی نووسینی تۆ شعری تۆ تەرجمەی تۆ لە نێو گەنج و لاوانی وڵاتی ئێمەدا تۆ دەبێت بە پێغەمبەری ئەدەبیاتی کوردی بەڵام مەلا مستەفا غەیری نێوێکی ئینسان کوشتن و ئەو فڵانوانە نەبێ یەک شتی علمی نییە تۆ زۆر لەوی گەورەتری بۆ خۆت چوو دەکەیەوە دەی کاکە وەڵڵای ئەمن شێت و دەروێشی میلەتەکەی خۆمم بەو کابرای نەبێ پێم وانە کورد بە کەس ڕزگار دەبێ ئەو شتانە بەڵام مامۆستاهەیە من وانە بوو هەردووچیان ئەندامی کۆمەڵی ژێکا بوون هەردووچیان دوایە مامۆستایان بووە دموکرات بەڵام هێمن هەر نەبوو هەژار نەبوو دموکرات بەڵام لە ڕۆژی ئەوڵەوە کە هێمن هاتووە دەگەڵ حیزبی دموکرات بەدبەختەکاندا دەنەڕاحەتەکاندا وە لەباری بنەماڵەیەوە هێمن هەم شێخ بوون هەم سەحەب مەڵک بوون بۆ کێرکەی هەژار بۆ خۆی دەڵێم کوڕە مەلایەک بووم فەقیر هەژار خەت خۆی هێمن خەت خۆی لە من بە گەورەتر نەدەزانی لەو هەموو ڕەفاقەتیماندا ئەو کابرای ڕۆحی پەپولەیەکیە بوو ئەوەی کە من ئیشارەم پێ کردووە لە هەموو ئەو دەورانەی کە بەیەکەوە بووین بەڕاستی نەیدەزانی پۆڵ حساب بکە لە بوڵغارستان پێکەوە بووین ئەگەر شتێکی کردبە ڕەسوڵ چە دیارە دەوەرە بزانەوە چەندە و کابرا چەندی دەوێ بیدەنێ یعنی ئاوا بوو و لەباری ئینسانەکان و ڕەفیقەکان و ماڵ و منداڵی خۆی و هەموو ئەوشتانە نمونەیەکی خۆشیش پێ قسەی خۆشی بکە باشە جارێکیان باسی تونند و تیژی دەکرا لە هەر جێگایکی باسی تونند و تیژی کرابێ بنەماڵەی من نێویان هەیە چونکە بنەماڵەی ما هەمووی ژنی زۆر و نازام چی بەزم بابی من چوار ژنیە بووە هەمیشە لە یەک ماڵدا 32 خوشکورامە بووە باسی مەکرا ئەوێژە من ڕوون دە مامۆستایمنی کرد لە بەغدا کوتمەرێ مامۆستایمە تۆ لەو ئارامی شتەی دەگەڵ دایکی سەلاحی قەت شەڕ کردووە کوتی وەڵا ڕەسوڵ قەرش کرد جارێکی شەڕێکی عەجایب کرد دەی مامۆستایمە چۆن بوو کوتی آخە زۆر تووڕە بووم کوتم ئاخ چ بوو کوتی وەڵای لینگە کەوشێکم ڕێ هاڵاند بەڵام ئەلحەمدولیللا نەکەوت دا مەقسەدم بۆیە بەڕاستی پەپوولە بوو کە من دەڵێم بەڵێ من هەتا ساڵی 1970 مەسئولیەتی من زۆرتر لە مەنتقەی پشدەرێ بوو و زۆریشم پێخۆش بوو هەرچی ڕەفیق و برادەری باشم هەیە لەوێ بوو بەڵام ساڵی هەفتا کە بەسەردا هات ئێمە ئەو حرەکەی 67 کە بەسەرماندا سەپا ئەو برادرانەی ئێمە ئەوی لە سنجی تەحویلدانەوەی بارزانی نەجاتیان بوو ئەو کەسانە بوون کە پێمان کوتن خۆتان بگەێنە بەکرێجۆیە ئەمە دەوری 156 نەفەرمان هەمویان ئەو ئینسانانە بوون کە مام جەلال وان پاراستیانن وە لەوێ مانەوە کە مانەوە ساڵی هەفتا بەسەرداهات ئەمە پەیوەندیمان لەگەڵیان هەبوو ساڵی هەفتا بەسەرداهات ئەمەش لە بناری قەندیلی بووی ئێمە ئەوانەمان وە خۆمان کرد بارزانی پێکویم کتەوە بڕۆن دەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ کوێکی چ دەکەن ئەویش دەگەڵ جەماعەتی مام جەلال وان هەمووی هێنان تێکەڵی کردن ئەمە ژەوانەمان هێنان لە هیران و نازەنین وانە دامانان لە هیچ شوێن ماڵی هێندەماڵ دەست نەدەکەوت دوایە دەبوو پاییز داهات دەبیان بینە جێگایەک لە کۆیە تەنیا ماڵی بەتاڵ و خەڵایەکی لێیە کاکەسەنی ڕستیگار کە ئامۆزا و براینەمە پێکەوە ئەو دەمی ئەو مەسئولیان بوو لە کۆیە ئەویش داوای کرد کە لە دانیشگا بخوێنە دوای 19 ساڵ پێش مەرگایەتی دانیشگاش کە لە سلێمانی دەزانی کرابەوە ئەوانە
ئیدی ئەمە موافقەت ئەو ئەندەمی سەرکردایەتی نەبوو وەختی موافقەتمان بۆ کرد برادران کوتیان بۆ شەرتی موافقەتی بۆ دەکەین مەسئولیەتی ئەو برادرانی بەکرێ ئەتۆ عۆدەی خۆتی بگری ئیدی بەستۆی منیان دابڕێ ماڵم چۆ کۆیە لە ساڵی هەفتاوە کە ماڵم چۆتە کۆیە لە نزیکەوە دەگڵ کاک شێخ جەنگی یەکترمان ناسیەوە ماڵمان لێک نزیک بووە هاتچۆی منداڵەکانمان و خێزانمانوانە زۆر بەیەکەو بووە ئینسانێکی زۆر بە شامەت بوو ئینسانێکی زۆر بە شخصیت بوو ئینسانێکی زۆر مەجلیس خۆش و قسە خۆش بوو زۆر خۆ بە کەمگر بوو بەڕاستی کە لە لەندەن وانش بووە هەر ئەو تێکەڵاوی و ڕابیتەمان هەر هەبووە هەتا کە من هاتوومەوە ئێرە و ئەوی شاتوتەوە ئێرە و هەتایی لە لاخرەکەی بەڵام لەگەڵ مام جێلالی لە ئەوەڵی ساڵی 1963ەوە کە ئێمە ئەو کومیتێ ساکەرەوەمان لە بن دەستیوان پێکێنا لەو دێمەوە مەدۆستایەتی و پەیوەندیمان هەبوو بەڵەوە واقعێتە کە من دەڵم جارجارەوانیشمانە گاوتووە ئەو کاتێک ئەو برادرانە تەحویل درانەوە حەرەکە تازە زیندوو دەبەوە کە حەرەکە تازە زیندوو دەبەوە ئەمن کە ماڵی من گەیشتە ڕۆمادی خەڵک یا برادرانی خۆشمان ئەمن لە کۆی دەبووم بە حەوت ماڵەوە ئەم لێبام لە بین چوو بووم بە حەوت ماڵەوەمان دەزیلان هاوێش بۆ ڕۆمادی لە ئەسەری چی بوو لە ئەسەری وەی بوو کە تازە ئەو حەرەکەی هەر دە وەختیدا کە و قورانەمان تەحویل درانەوە دە وەختیدا ئارام کە دەگەڵ فەریدون عەبدولقادر و مەلا بەختیار و جەماعەتێکی زۆر بوون سالار عەبدولعەزیز زوانە دەگەڵ کاک عەلی ئەسکەری کەوانە بەڕاستی مام جەلالوان لە وڵات نەبوونەوانەکە دەستیان بە حەرەکە کرد ئێمەش وەک حیزبی دموکرات داواتمانەوە بوو حەرەکەیەک زیندوو بێتەوە پێشدا زۆرمان پشتیوان لە سۆسیالیستەکانم لە چێو فڵانوانە کرد ئەوە بوو کە بیسمان ئارام چۆتە دەرەوە ئەو شوێنی تەوری وەرکە لێی بوو ئەمە دەگەڵ ڕەفیقی چۆم ئەوەی کە بارزانی کوشتی سەی ڕەسووڵی بابی گەورە دەگەڵوی دەگەڵ پێشمەرگەیە کەماوە لە سوێدەیە بەدەمانچەوە لە قەڵازێڕا بەو منتقانەدا چین دوو شەو لەکن ئارام بووی ئیدی دوایە سەید ڕەسوول بەداخەوە لە جێگایەک باسی کرد بوو خەڵک ناڕەحەتە شۆڕژ نەماوە ئەوانە کوردبووی شۆڕژ زیندوو دەبێتەوە مە دەگەڵ مەلا ڕەسووڵی چون چاومان بە ئارامی کەوتووە قسەش کە دەڵێ کەوتە زارێکی دەکەوێت شارێکی منیان هەر خۆش نەدەویست چونکە مەسوولی پەیوەندی بینی بارگای بارزاری وەشانە بووم ئیدی یەکسەر ئەمن و استخبارات ئەگەر لەوێ بام لەبین چوم لە ڕۆمادی ماڵەمە خۆی گرتەوە ئەوە بوو کە من لەو دەمیەوە ئەو علاقەتمان دەگەڵ یەکێتی لە کۆنی کۆنەوە هەر هەبووە لەو کاتیدا ئەو برادرانی خۆمان ئیزندا بوون کە مەعامەلات بکەن تازە کاگەنەوشیروان پێدا بووە ئەو برادرانەمان گیران دوو نەفەر بوون کە سەر بە یەکێتی بوون بەڵام کە کارەکەیان کرد ئێمە ئەنوا حاڵی کرد کە یەکێتی پێکتون بڕۆن بینێکی خۆتان لە ئێرانە نزیک بکەنەوە و ئەوانە بەڵام ئەوان خۆیان لە ئێران نزیک کردەوە چوان خۆیان تەحویلی پارتیدا بنێوێ حەسەنی چۆخاچێ و قادری نازام چێوانە ئەوە بوو کە ئەو کارەکە کرا ئەمە لە بەغدا کە لەوێ دەبووین شۆڕژ نەماوە لە مێژە ئەمن کە مەسوولی پەیوەندی بووم برادران کوتیان ئەتۆ بچۆ بزانە بەڵکە کاگەنەوشیروان ببینی ئەمە زۆرمان پەیوەندی گرت نەمتوانی کاگەنەوشیروان بینم کە ئەو ئینسانانەمان بۆ دەستنیشان بکەن یا شتێکیان لەسەر بڵاو بکەنەوە محکومیان کرد ئەوانە هەرچی پێشیان بۆ لیان ستاندون لەسەر ئاوی هەڵشۆیەوانە و تەحویلی ئێرانیانداونەوە ئیدەوە بۆ ئەمن و کەریم حسامی حەمەدەمی سرازی کە هەر شتێکمان حیزبەکە لەبەر دەستی ئێمەدا بوو ئەندای مەکتەبی سیاسی بووین دکتۆر قاسم لو برادرێکی دیکەشمان کە ئەمیری قازی ئەندای مەکتەبی سیاسی بووە لە فەڕەنسە و لە سوید بوون دێمە ئەو ئەلامی کە دەیبینی لەسەر یەکێتی دەرمان کرد کە دەڵێن خەڵک لە شۆڕش و لە هەڵەکان دەرزوەر ناگرن بەداخەوە دوو برادێ هەتا گەڕانەوەی ئێمەش و ڕوخانی شای ئەوانە لە ژووری عەدامدا بوون بەڵام بە ڕوخانی شای دیوەرماگرتنەوە ئەلانی شەر دووچیان ماوە ئەمن لەگە کاگەنەوشیروان لە ڕۆژێوەڵەوە کە یەکترمان ناسی و یەکترمان زۆر خۆشویستوە و ئەو جووری علاقاتی دەگەڵ من بووە دەگەڵ کەم کەسی بووە هەموو برادەکانیش دەزانن لە جریانی جیابوونەوەشی لە مام جەلالی ئەمن ئەوەندی بۆم کرا هەوڵی خۆمدا جارێکیان ناسریشم دەگەڵ خۆم برد ناسر زازی هەوڵمدا بەڵام شتەکەی گەیشتوە چونکە
چونکە شتێکم و بیرە ناوەکتم کاگە نەوشیروان ئەگە لە بیرت بێ لە لەندەن من میوانی تۆ بووم ئەو کاکشەم هەمەدی سەرگەڕوشکە ئەو دەمی تاکسی لێ دەخوڕی لە ماڵی وان شەو دوای هۆتێل و بەزمی خۆمان چوینەوە ماڵی وان هەتا درنگ کاک شەم هەمەد لە تاکسی لێ خوڕی نێبوو کوتم لەوێ ئەمنەوە تۆ علی کەریمی و کاکشەم هەمەد بەحسمان دەکرد پێم کوتم کاگە نەوشیروانە تۆ تەڕەفدارێکی یەکجار زۆرت هەیە باشە هەر دەگەڵ کوشتێک دەبێ زویر دەبی دێ لەندەن وەک مەلا عەبدوڵای حەسەنزادەی ئێمە بەڵام ئەو هەموو جارێ لەگەڵ ئیستیفاکەی دەشگری کوتم بەڵامە تۆم نەدیوە بگری باشە بۆ مینبەرێک پێکەونانی کوتمە تۆ تەفسیرێکی 5-6 دقەی زۆر عیلمی لێکدایەوە دەلێ لە کەشتەوە بۆ کوتت هەتا مام جەلال هەبێ هەر جیابوونەیەکی لە یەکێتیدا بکرێ هەر قوتڕەتێک بێ بێفایدەیە و ئەگەر ئێستاش ئەمن هەستم دەو کاتێدا کە ئێمە شەڕمان لەگەڵ پارتی هەیە ئەمن منبەرێکی دیکە ساسکە مەمە دەبینە دوو بەشی زەعیف پارتی سواری سەری هەردوو گولامان دەبێت کوتم گەور بە قووەترین ئەلان بۆ دەیکەی ئیدی هەندێک دەلیلی خۆی هێنایەوە بە بارحاڵ کردی جا من کاگە نەوشیروان لەگەڵەوەی دەودوایدا هێندە قسە و باسوشتیوان بۆ بەستوە لە هەموو دەورانی ژیانیدا کە من هەستم لێ ڕاگرتووە لەباری مەسلەی ئیلا بڕێک تونند و تیژەکەی لە حد بە دەربوو دەنا لەباری ماڵی و لەباری خاچی بوون و لەباری نووسین بە تایبەتی پێم کوتمە 100 خۆزگە یەک ڕۆژ سیاست نەکرد بە هەر نووسین نووسی باوەنە پێم پیاوێکی زۆر گەورە بوو و ئەگەر یەکەتی ئەوەی بەسەرات و کاگە نەوشیروان و مام جەلال هەردووچیان کە فەوتیان کرد تەنیا کاگە نەوشیروان مابا یەکەتی بەخۆتر وڵام من یەکشت پێ بڵێم ئیشارەم کرد ئەمن کە کاتی خۆی هاتمەوە میوانی وان بوو 15 ڕۆژان نان هێش بۆ هیچ جێگایەکی بچم ڕۆژێکیان کاک مەسعود چاوڕۆژ و کاک ملازم عومەر پەیدا بوون و هاتن کوتیانەمە بۆ بە خێراتنی تۆ هاتوین مام جەلال ناردوونی داوەتیش بکەین چون پێشتر قسەمان هەبوو بێ بۆ لامان ئەمن 2 شەوانمان هێشتەوە دوا دەگەڵوان هاتم منیان لە هۆتێل پاڵازدانا زۆر زۆر ڕێزیان لێگرتم و هەر ئەوەش بوو کە من لەوێ ڕۆژە بناغی هاتنەوە بۆ نێو یەکێتی نیشتیمانی دەست پێ کرد و ئیدی هەر دەگەڵەوان ئەو بڕیارەماندا ئەمن بۆیە لەوێژ نەمامەوە حیزبێکی هەموو دەسەڵاتێکتە بووە نیوەی کوردستان زیاتر بەدەستەوە بۆلان هاتووی لە کوێ دانیشتوی هەرچی پەیوەندێ نیتە هەرچی پێشمەرگەیە نیتە لەژێر چاوەدێریدا ئێرانێکی کە نفوزی دەنێ و پارتی وەڵان دەڵێن یەکێتی نیشتیمانی سەر بە مەسەڵەن بڵین ئێرانە پارتی هەم 100% دەگەڵ تورکیا ڕستقی میلەتی کوردیشی بەوەی بۆ 50 ساڵی پێفرۆشتون هەم ئێستاش پارتی زیاتر پەیوەندی بە ئێرانەوە هەیە بەڵاوان بە شێوەیەکی زیرەکانە دەیکرد کێشەیەکیان وایان نییە گەوانیان دەرکەوێت ئەو جۆشتان هەیە ئەوەیە کە ئەو ڕاگواستنێوان چەند عیلەتی یەکیان خەتای خۆیانە بە دوای نەمانی دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندیدا پیاوی بڕیاردەریان نەماوە ئەوەڵ جارێک ئەوان هاتوون هەموو هێزەکانی ڕۆژهەڵات خۆیان بۆ یەکەم پارلەمانی کوردستان سڕ کرد کارێکی زۆر مەردانیان کرد کارێکی زۆر باشیان کرد بەڵام دوای کەنجە دوای 20 ساڵان دوای وێ ئەوان تۆ کە داعیشات هەم دموکراتەم کۆمەڵا هەم خەباتەکان خۆیان ساز کرد بچنە زەفە هێرجۆریشیان دێنەوە ترۆشیان کردن هیچ حسابێکت بۆ ناکە ئەتۆ باشە پێکاکە 25 ساڵ دوای حیزبی دموکرات دروست بووە بۆ قەندیلی پاراز بۆ ئۆتۆ دەفکریوەی دانی بچی ئەم ناڵم ئەم یەک زەڕە باوەرم بە شەری برا چەکداری نییە بەڵام خۆمانەوە بۆ خۆ لە شوێنێکی وە قەندیلی بۆ پێکاکاماوەتەوە بۆ تونە